گەورەترین نەمامگەی گەرمیانە و ساڵانە زیاتر لە 200,000 نەمامی بەرهەم هێناوە، بەڵام ئەمساڵ بەهۆی گرفتی داراییەوە بەرهەمەکەی کەمترە. ئەم نەمامگەی کفری پاڵپشتی سەرەکی سەوزکردنی ژینگەی گەرمیانە. تا ئێستا لە سەروی 1,150,000 نەمام دابش کراوە بۆ هەموو گەرمیانچی بە دابشکردنی خۆڕایی بۆ فەرمانگە حکوومیەکان بەبێ بەرامبەر کە ئەتوانین پشکی پیشێریان بەرکەوتووە زیاد لە 175 بەرەوان کەوتووە، چی بەفرۆشتن بە نرخێکی زۆر کەم کە هاوڵاتیان ئەتوانن لە چاو بازاڕە ئەتوانین بڵین جیازەکەی زۆر زۆرە لە نرخە بیکڕن و لە بەخشەکانی خۆیانە بیچێنن. ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە خزمەتێکی باشی ژینگەی ناوچەکە و هەموو فەرمانگە حکوومیەکان بکەین بە هەماهەنگی و کۆتم لەگەڵ هەموو بەڕێوەبەرایەتەکانە لەگەڵ ژینگە پارێزانە. نەمام و ڕووەکەکانی نەمامگەکەی دارستان و پاوانی گەرمیان لە سەردە دۆنمزەوی دروست کراوە و ڕووەکەکانی وەک ئەلبیزیا، ئەکاسیا، چناری هۆڵەندی، کنار و کالپتۆس بەرهەم دەهێنێت کە لەگەڵ ژینگەی ناوچەکەدا گونجاون. بەڕاستی زۆر سوودی هەیە بۆ چواردەور. کفری جاران خۆتان نەزانن کفری و کەلار ئەمانە ینی داری زۆر کەم بوو. ئێستا ڕێژەی سەوزایی بە ڕێژەیەکی زۆر باش بەرز بووەتەوە، بەڵام هێشتاش ینی سەرڕای ئەوە ئێمە پێویستمان زۆر بە نەمام ناشتنە بە خزمەتکردنی نەمامە بۆ ژینگە. گەرمیان خۆتەزانین چەنێ گەرمە، ئەو داروهینەی تیابیە طبعا بۆ هەموو شتێ باشە، لەبەر گەرمای هاوین، لەبەر مەسەل زستان بۆ تەموهی نەوێت ژینگە ئەو قراق جادە ئەگەردار بێ ئەو جادە هین ناوێت تاریک نابێ. درەنگ جێبەجێکردنی داواکاریەکانیان لەلایەن حکوومەتەوە و کەمی ژمارەی باخەوانە بەگرێ بەزدا مەزراوەکانیان کاریگەری لەسەر ڕێژەی بەرهەمی نەمامگەکە هەیە. لەگەڵ ئەوەشدا گەرمیان چاوی لێرەیە بۆ خۆ سەوزکردنی ساڵانەی. سامانکەریم کورد چاد نیوز، کفری.